بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ لیژنەی باڵای سەرپەرشتی هەڵبژاردنەکان بۆ پارێزگای دهۆک و هەولێر سەردانی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەریمان کرد کە کۆمەڵێک براو خوشک بە یەکەوە لەو لیژنە داینا. دیارە بە مەبەستی پرۆسەی هەڵبژاردن بوو، هەم پرسیمان کە هەنگاو ئیجراعاتەکانی ئەو مەڵبەندە تا ئێستا سەبارەت بە هەڵبژاردن چییە کردویانە، ئەوانیش تەقاریر و قسەی خۆیان خستە ڕوو و هەمیش بە مەبەستی ئەوەی کە سەرنج و پێشنیاریەکانیان وەربگرین بۆ داهاتوو و هەمیش ئەو پلانەی کە لە لیژنەی باڵادا ڕێژراوە بە مەڵبەندمان ڕاگەیان کە لێرە بەولایوە وەکو میکانیزمێک وەکو نەخشە ڕێگایەک بەم شێوەیە کاری زۆر جددی دەکەن. ئەوانش لە ڕاستیدا هەنگاوی دڵخۆشکەریان هاویشتووە، هەوڵی دڵخۆشکەریان بەدەست هێناوە. دیارە خەڵکێکی زۆر لە جەماوەری سنووری مەڵبەندەکە هەماهەنگێکی باش لەگەڵ کادیران و ئەندامان و ئۆرگانەکانماندا دەکا لەو مەڵبەندە کە بەڕاستی مای دڵخۆشین.